سمپۆزیۆمی کەپر 24 خانمی شێوەکاری لە سمپۆزیۆمێکدا کۆکردبەوە کە هەر یەکەیان بە شێواز و ستایلی تایبەت بە خۆی کاریان کردبوو و ئەمە دەرفەتێکی باش بوو بۆیان کە بتوانن سوود لە کار و لە ئەزمموی یەکتری وەربگرن و بتوانن کە لە دوای سمپۆزیۆمەکە کارەکانیان لە پێشانگایەکی شێوەکاریدا نمایش بکەن. سڵاوتان لەبێت لە گەلەری ئێستا لە شاری سلێمانی پێشانگای کەپر کە تایبەتە بە کۆمەڵێک خانووی هونەرمەندی شێوەکار بەردەوامی هەیە لەگەڵمان بن بەشێک لە پێشانگاکە پێکەوە بینین. لەگەڵ خاتم مەهاباد جەمال کە یەکێکە لە بەشداربوانی پێشانگاکە گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. خاتم مەهابادگیان سڵاو لێبێم کاتت باش بێ. سڵاو لە وەڕێستان هەم کاتێکتان باش بەخێر بێن. زۆر سپاس بۆ تۆ. هەستێکی چۆنە لەگەڵ بەشێک لە خانمە شێوەکارەکانی هاوڕێتە ئەم جارە خۆسان پێکەوە بەس ژنانن پێشانگایەکتان پێکەوە کردەوە؟ لە ڕاستیان پێشانگایە تەنها پێشانگایەک و نمایشێک نییە. ئەم پێشانگایە هەنگاوێکی ترمان ناوە، هەنگاوێکی تازەمان ناوە. 24 خانم پێکەوەم کارەمان کردووە. تەمانەوە هەستێکی زۆر خۆشە بۆ من. 24 خانم پێکەوە بە بوێرانە کاریان کردووە. لە ماوەی 3 ڕۆژە لە بەرامبەر بینەرە ئێمە کارمان کردووە. ئەمە خۆی لە خۆیان بوێریەک و ئازایەتێکی زۆری ئەرێکمان ڕاستە. بیرۆکەکە چۆن دروست بوو لە سەرەتاوە؟ بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و لاوان لەگەڵ بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری بە هاوکاری کارگەی کلتور ئەم کارەمان ئەنجاماوە. بیرۆکەی ئەم کارە لە 8 مارس ئەبووە ئەم کارەمان کردایە. بەڵام لەو کاتە کارەکە نەکرا. ئێستا ئەم خانمانە کۆبووینەوەوانە و کارەکەمان ئەنجامیان. باشە، کارەکانتان چۆن کۆکردەوە؟ چۆن کارتان لەسەر کرد؟ مەبەستم لەوەی و کارانە پێشووتر بە بڵێن پلانی بۆ دانرا بوو کە بەم شێوەیە کار بکرێت یاخود هەر هونەرمەندە بە شێواز و ستایل و ڕێبازی خۆی کاری کردووە؟ پێشتر بەڕێوەبەرێتی هونەری شێوەکاری پلانی بۆ ئەم کارە دانابوو کە بۆ 8 مارس ئەم کارە بکەین. بەڵام لەبەرەوەی لە 8 مارسانە نەمانتوانی کارەکە ئەنجام بدەین. لەم ئەخیرەوە بڵێن کارەکەمان کرد لە ماوەی 3 ڕۆژە وەکو کارێک بڵێن لە ستۆدیۆکە هەمومان کۆبووینەوە لە کارگەی کلتوری. ئەو 3 ڕۆژە لە بەرامبەر بینەرە ئێمە کارەمان کرد. یعنی ڕۆژانە بینەرمان هەبوو. هەرکەس کاری خۆی کرد، هەرکەس بە ستایلی خۆی کاریە کرد، هەرکەس ئەو بابەتی هەڵبژاردە بوو کە خۆی تەجروبەی تیا هەیە و کارەکەمان کرد. زۆر باشە. کەواتە کارەکان و کۆڵن مەیدانی بوو، هەمووتان پێکەوە کارتان کردووە. ئەم بیرۆکەیان چۆن بوو؟ ئەمە تەواان ئەزمونێکی زۆر باش بوو، ئەزمونێکی زۆر تازە بوو بۆ هەمومان. لەبەرەوەی لە کاتی کارکردنا گفتگۆ دروستە بوو لەسەر بیرۆکەی کارەکەمان، لەسەر تەکنیکی کارەکەمان، لەسەر ستایلی کارکردنمان. ئەمە قۆناغێکی زۆر باش بوو کە ئێمە یەکەم هەنگاومان بۆنا. باشە، لەگەڵ کۆبوونەوەتانە بە بڵین ئەو بیرروڕاگۆڕینەوەی چۆن بوو؟ ئەو گفتوگویانە چۆن بوو لە نێوان ئێوەیە؟ ئایا کاریگەریتان لەسەر کاری یەکتری هەبوو؟ بە دڵنیایی کاریگەرە بێ. لەبەرەوەی تۆ ئەگەر هەر خۆت کارێکی تەنها بیری خۆتە، تەنها هزری خۆت کارەکە. بەڵام لەو کاتێک کە کۆمەڵی هاوڕێ پێکەوە هاوسۆز و دڵسۆز بۆ یەکتری کارەکەن بە جۆرێکتر کارەکە ئەڕۆتە پێشەوە. زۆر کاتەستێکی جیاوازە کە ئازا و بە بڵین بە توانایی ژنان ببینی لە کارێکە. لە کاتی کردنەوەی پێشانگاکەیە ئەو هەستە بۆ ئێوە دروست بوو؟ لە کاتی کارکردنا ئێمە ئەو هەستەمان هەبوو. هەستم بە بوێرێکی زۆرە کرد. 24 خانم بەیەکەوە زۆر بە بوێرانە کاریانە کرد. لە کاتی کە ئیفتتاحی کارەکەشمان کرد
جمهورێکی زۆر لێرە بوو ئەوەش تاقە وزەیەکی زیاتری یانە بەدڵنیایی زۆر بە خۆشحاڵیەوە. ئەوەی کە زۆر جار لە کارەکانی توای بینم جیاوازیە خاتمابات. ئێستا ژەگەر سێری پێشانگاکە بکەین کارەکەی تۆ لی هەمویان جیاوازترە. هەر ئەو ڕێچکە و ئەو شێوازە کارکردنە تایبەتەی خۆت هەموو کاتێکەر بەو شێوەیە. ئەو ستایلێکی تایبەت بە کاری خۆمە کاری سیرامیک لەبەرە من ئەزمموی 23 ساڵ کارکردنم هەیە بەڵام ئەم جاریان کارەکەم باز لە خۆری نیشتیمانەکەم ڕاستە کارەکەم جیاوازە ئەگەر ستایلی خۆتە بە کارەکە جیاوازێ هەم بیرۆکەی کارکردنەکەش جیاوازێت. باشە لە کاتی کارکردنتانە کە پێکەوە بوون بە بڵین چۆن ئەو بیرۆکانە دروست ئەبوو بۆ شێوازی کارکردنەکە ئایا زۆر جار هەیە ژنانی کورد هەندێک بابەتی تایبەت هەیە کە ئەویش بە بڵین تونند و تیژیە زۆر کات هەیە بە بڵین تاوی با بڵم ئەو گرفتانەیە کە لە کۆمەلگای کوردەواری یا ڕۆبەڕۆی ژنە بێتەوە جار ژنەکان ئەگەر هونەرمەند بن ژنانێک بن کە بە بڵین دایک بن یاخود هەر پێگەیکتریان هەبێت لە کۆمەلگای زۆر جارێمە لە ڕێگی کارە هونەریەکانەوە ئەم با بڵین بابەتانە ڕنگدانەوەی ئەبینین کارەکانی ئێوە بەم شێوەیە بوو یاخود هەریەکەتان ویستان شێوازێکی تایبەتی هەبێت؟ هەریەک بە شێوازێکی تایبەتی خۆی کاری کرد هەر کەس بە بیری خۆی کاری کرد بە ستایلی خۆی کاری کرد بەڵام ئەوەی من کە جیاوازی ئەکات لەگەڵ کارەکانی ترا ئەوەیە بەردەوام من کار بۆ نیشتیمانەکەم کار بۆ مێژووەکەم کارکردن بۆ نیشتیمان لە پێشترە بۆ من کارکردن لەسەر ژنێک لەسەر معاناتی ژنێک حەزەکەم زیاتر کار لەسەر نیشتیمان بکەم. باشە لە کارەکەتا بێگومان ڕەنگی شین ئەبینم لەگەڵ قاوەی و هەندێک بابەتی جیاواز ئەمە گزارشتە لە بابەتێکی جیاواز یا خۆت گزارشتە لە بابەتێک لە نیشتیمانە؟ تاکو ئێستا کارم کردبێت تەنها بۆ ڕۆنانە کارم کردو کە خۆم دروستم کردوون بەڵام ئێستا ئەم جارە ئەبێ گۆڕانکاریەک بکەم دوو ڕەنگەم هێنا دەمجم کرد لەم کارە پێویستە ئەو کارە تۆزێ وا بێت کە بەرەو پێشچوونێکی پێوە دیار بێت لەبەرۆ هێنام ڕەنگم گۆڕیام کاتە. هاوڕێکانت ڕانچی بوو لەسەر کارەکەت؟ زۆر خۆشحاڵ بوون بۆ کارە زۆر پێیانجان بوو ڕێی زۆرینە زۆر باشە لەسەری ئەو جێ خۆشحاڵێ بۆ من. زۆر باشە. لە دوای تەواوبوونی کارەکەەوە چۆن بڕیارتان ناکە بیکەنە پێشانگا دیارم باسی 8 مارس ناکەم بەڵام دواتر چۆن بۆ ئەم کارانە هەرمانەوە و کۆڵتان نەیە بۆ ئەوەی کە بیخەنە پێش چاوی بینەر و خەڵکیش پێبەش نەبێت لەم هەموو دیمەنە جوانە. بیرۆکەی کارەکەەوە بوو ئێمە کارەکە بکەین و بیکەینە پێشانگایەک لە بنەڕەتە بیرۆکەی کارەکەواهی بوو کە بیکەینە پێشانگا. کەواتە کۆڵندانەکە بابەتێکی زۆر باش بووە بۆ ئێوە ئەوەی کە هەر بەردەوام بەدڵنیایی لە ئایندەیە هەتا ئەم پێشانگای ئەبرێتە شوێنەکانی سریشتەمانەوە سلێمانی نامێنێتەوە. بینەر قسەی چییە بۆ پێشانگایەکی لەم شێوەیە؟ ڕاستی جێ خۆشحاڵیە کە تو ببینیت 24 خانمە هونەرمەندی شێوەکار لە شارەکەتە کە بە ئاستێکی ئاوا باڵا و زۆر باشیش بتوانن کە هەرچەنە هەریەکەتان هونەرمەندێکی دیارن شێوەکارێکی دیارن بەڵام کۆکردنەوەتان بابەتێکی دیار و جێی سەرنجە. کۆکردنەوەی ئەم هونەرمەندانە بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری ئەو کاری کرد کە هونەرمەندەکانی کۆکردە بەڕاستی وەزبێکمان لە ناو بەڕێوەبەرەتی هونەریە کارەکەین فەرمانبەرین وەزبێکیش لە دەرەوە هاتنە ناو کارەکەەوە ئەوە جێی دەستخۆشە بۆ بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری کە کارێکی وا بکە وەزبێت لەم هونەرمەندانە کۆکاتەوە زۆر بەسەرکەوتویش کارەکە ئەنجامیرا بینەری پێشانگاکە بڕاد لەسەر ئەوە ئەیان کە ئەم کارە کارێکی سەرکەوتووە. باش ئەو کەسانی کە ئێنە ئێرە زیاتر گەنجن کەسانی بەتەمەنن هونەرمەندان خۆیانن کەسانی ئاسایین هونەرمەندانی هاتوون و خەڵکانێکی تری زۆر هاتوون و بینەرێکی زۆریشی هەیە. زۆر باشە ئەوان قسەیان چێ لەسەر کارەکان هیچ کاردانەوەیەک هەبووە کە دەستخۆشی بکەن کە بۆ نمونە یەکێک لە کارەکان جوان بێت بەلایەنەوە؟ زۆری دەستخۆشیەکە بە دڵنیایی زۆرینە کارەکانیان زۆر بەدڵە ئەوەش جێ خۆشحاڵە بۆ ئێمە جارێکی تر تاقەمانایەتێک کە کاری زیاتر بکەین بۆ هیوایم لە کاری زۆر باشتر و جوانترا هەموو کاتێک کوتان بینین خاتون مەهاباد سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت لەسەر پێشانگاکە خۆشحاڵ سوپاس بۆ ئێمەش بەخێر.
خاتو گۆنا محەممەد یەکێکتران لە بەشداربوانی پێشانگای کەبەر. خاتو گۆنا سڵاوت لێ بم کاتت باش بن. سڵاو لە تۆش بێم کاتی ئێوەش باشتر. زۆر سپاس بۆ تۆ. چی واکە خانمێک لە پێشانگای کە بەشداری بکات کە هەمویان هاوڕێی خۆین و هەمووشیان ژنن؟ جێ خۆشحاڵیە بۆ ئێمەی خانمان کە توانیوانە لەگەڵ گروپێکی وا جوان و نازدارە بتوانین لەم چالاکیە جوانەیە بەشداری بکەین کە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی هەڵساوە پێی. ئێمە وەکو هونەرمەندانی خانمان بەشدار بووین بانگهێشتکراین لەگەڵ یانە بتوانین شەرەفیەوەمان پێ بەخشرا کە بتوانین لە 3 ڕۆژ کارکردنی مباشر لەگەڵ یانە لە ستۆدیۆیەکە بە مباشر ئیش بکەین و بەرهەمی ئیشەکانمان پێشکەشکەین بۆ وەزارەتی ڕۆشنبیری. ئەو ڕۆژەی کە بڕیارتدا چ کارێک دروست بکەیت لەو کۆبوونەوە خانمانە جوانەیە، پێشتر بیرۆکەکەت لە هزر و مشکی خۆت دانابوو یاخود لەوێ بڕیارێتیاکە چی بکێشیت؟ بەتاکید هەموو هونەرمەندێک کە ئیشێگەکات هەڵبەت خوڵقێنەرە لە مێشکی خۆیان شتێکی تیا هەیە دەری ببڕێ. ئەو ئیشەی منیش یەکێک بوو لەو تەکنیکانەی کە بەردەوام بەکاری هەم لە ئیشەکانی خۆمایشی واقعی فۆلکلۆری حەزم لە ڕەنگە فۆلکلۆرەکانە من زیاتر ئەوانە لە حەکانمان بینێ هەر لەو ستایلی خۆم ئیشم کرد. هەر هونەرمەندێمان بڵێن هەر کەسە و بە ستایل و تەکنیکی خۆی ئیشی کردووە. باشە ئیشی واقعی فۆلکلۆری بۆ بڵێن سروش دەکەیت یاخود بۆ کەسەکانەکەی؟ وەڵا زیاتر لە هەردووکیا ئیشەکەم لە سروشی ئیشەکەم، بەڵام زیاتر فیگەرەکانی من ئافرەتە زۆر جاری خوێنن تۆ هەر لەسەر ئافرەتی، بەڵام فیگەرەکانی من زیاتر ئافرەتە تێکەڵی فۆلکلۆری ئەەکەمەوە. هەمیشە جلی کوردیان لەبەرایە؟ هەنێکیان. باشە زۆر کاتێ تێکەڵکردنی سروشت بە بڵین ئەو کارە واقعی فۆلکلۆریانەوە چێژێکی تایبەتە بەخشێت لە پێشانگای بۆ شێوەیە بوو یاخود تەکنیکێکی جیاوازتر بووە؟ تەکنیکێکی جیاوازترە، تۆزێ لە ئیشەکانی ترم جیاوازترە. تۆ بە حکمی تەجروبە کە ئیشەکەی چەند ساڵێک وردە وردە ئیشەکان تەگۆڕێ، ئیشی ئەخیرت لەگەڵ ئیشی یەکەم تا زۆر جیاوازە و ئەم ئیشەشم بە هەمان شێوە لەگەڵ ئەم ئیشە کۆنەکانە جیاوازترە. باشە ڕەنگ چکاردانەوەیکی لە ئیشەکانی خاتوگۆنا هەیە، واتە کە سێری کارەکەکەم چۆن بزانمە مەیشی خاتوگۆنا؟ خۆشبەختانە ئیشی من ڕەنگەکان هەمووی ڕەنگی زەق و کوردیەکان زاڵە لە ئیشی منە، هەچیش ئیشی من ببینی یەکسەرێ ڕاستە. بۆ ئەم کارە بە بڵێن چۆن کارت کردووە تا چەند کاریگەری هاوڕێکانی خۆت لەسەر کارەکەت هەبوو؟ بۆ نمونە زۆر جار هەیە ئیشی هەموو کاتێڕەن بە کۆمەڵ زۆر جار هەیە دنیا بینینێکی جیاوازترە، بۆ نە تۆ لەگەڵ 24 لە هاوڕێکانی خۆتا جیاوازە لەوەی تۆ لە سوچێکی ژوور و ماڵەکەی خۆتا کارێک بخڵقێنی. ئەمان جیاوازترە. کاریگەری ئەوان چی بوو لەسەر ئەم کارەی تۆ؟ بێگومان هەر یەکێک لە ئێمە لە خانمان کە ئیشمان کردووە تاسیری هاوڕەکەمان هەبوو لەسەر من. تەجروبەی تازەم زۆر بینی، هاوڕێی تازەشم زۆر ناسی، هونەرمەندی تازە لەوانەیە زۆر دەمێک ئیشی کردبێ لۆکو من نەمناسی بێ لە مەساحەکەی هونەریان نەمبینیوێ، بەڵام لێرەیە کۆمەڵی خانم کۆکرایەوە بە ئەزمموی زۆر جیاواز، یعنی ئایدیاکانمان زۆر جیاوازە لە یەکتی، بەڵام توانیمان زۆر کەشێکی خۆش و هاوڕێتی و هونەری جوان بخڵقێنین بتوانین ئەوەی هەمانە بیگەێنین. دیارە لە ئێستا لە کاری هونەریە لە جیلی ناوەندایی، بەڵێ نەک لە جیلی ئێستای منە لە جیلە زۆر دێرینی لە جیلە ناوەندەکەی ئەکرێت هونەرمەندێک کە بە بڵێن نوێیە کاریگەری لەسەر تۆ دروست بکات؟ لەوانەیە فکری تازەی پێبێ من تازە بێ بەلای منەوە و ئایدیای من بگۆڕێ، هەنی هەموو شتەکان زۆر جار تۆ ڕویا دەگۆڕێ لەسەر ئیشەکان. من بە حکمیەوەی دەم گروپەکە بەشداریم کرد زۆر تەکنیکی وردەکاری هەبوو، زۆر خۆم پێوە مەشغوڵەکە لەمەیە زۆر نەچوومە سەری، یعنی شتی تازەترم بەکارهێنا، تەکنیکی تازەترم بەکارهێنا لە ئیشەکان. بۆ ئەم ئیشە بینەر چۆنە کە ئەبیستن؟ بۆ نمونە هەموو کارەکان خانمە کە من سەرەتا هاتمە ژوورەوە وتم لەوانەیە هەموو ئیشەکان گزارش بێت تەنها لە ژنان و لە کچان، بەڵام بەڕاستی زۆر بابەتی جیاوازتر ئەبینم لێرە. بینەر چۆنە بۆ ئەم کارە؟ فیدباکێکی زۆر باشی هەبووە. من بە حکمی سوۆشیال میدیا کە ئێمەمان لە فەیسبووکی خۆمان داینین و ئەو متابعانەی کێنە ئێرە و بینەرە جوانەی کێتە ئێرە و کە ئەبینە کۆمەڵی خانم لێرەیە جێ شانازیە بەڕاستی، چونکە بتێونەتێ لێرە تۆزی خانم فەرامۆشەکرێ لە زۆر شتا، بەڵام لە پێشانگایەکی وایە توانراوە ئەم هەموو خانمە جوانە لێرە کۆ بکرێتەوانی و ئیتیمامێکی گرنگی پێبرێ. ئەمە دەستخۆشیە، بەڕاستی دەستخۆشیان لێکم لە بەڕێوەبەری. چەند گرنگە ئەم هەوڵانە بەردەوامی هەبێ بۆ ساڵانی ئایندا، بۆ
نمونە ئەگەر خاتوگۆنا خۆشی بەشداری نەکات بەڵام لە هەوڵا بێت بۆ ئەوی کەم پێشنگایانە بەشدار بن لانی کەم کۆمەڵێک لە خانمە هونەرمەندی هاوڕەکانی دەرفەت بێ ئەم جاراوان بەشدار زۆر خۆشترە بێت بە تاکی زۆر خۆشترە بێت کە ئێمە کۆمەڵێک بەرفراوانتر بێت لە هونەرمەندەکان حتا لە دەریشەوە ئافرەتەکان نتوان بانکێشکەن ئێمە سوپاسیان نەکەین سوپاسی بەڕێوەبەرەتی خۆشنویرەکەین بۆ ئەو بتمانە جوانی کە بە ئێمەشیان نا بۆ کەسە جوانی کە ئێمە توانیمان لە ستۆدیۆکە بەڕێکین لە ماوەی 3 ڕۆژ کارکردنا بەبێ ئەوەی هەست بە هیلاکی بکەین کەشێکی هونەری زۆر جوان بوو. بینەر فیدباکی چۆنە ئەوانی کە بەتایبەت گەنجن و خوان هونەرمەندن؟ زۆر باشە زۆر باشە و زۆر دەستخۆشیمان لێکرێ و زۆریش پێیان خۆشە بەشدار بن لەگەڵمانە ساڵانی داهاتوو ئەگەر بکرێت وەزارەتی ڕۆشنبیر بەرفراوانتریکا ئەتوانێت کۆمەڵێکی زیاتر لە خانمان بەشداری پێ بکە لەم چالاکیانە. کارکردنی ئێوە و هیلاکەتی ئێوە تا چەند گرنگە ئەم کارانە لانی کەم هەندێکیان بشفرۆشرێن؟ طبعا ئێمە هەدەفی هەموو هونەرمەندێکەوە کە ئیشەکە بیفرۆشێ بەڵام ئێمە لەم ئیشەیە بۆ پێشکەشمان کردو بە وەزارەتی ڕۆشنبیری ئیشی وەکو سمپۆزیۆمێکی ژوا بوو تقریبا کە لە عادەتەن لە سمپۆزیۆمەوە ئیشی ئەکەی بێ خاوەنی ئەو شوێنەی کە بە ئیشەکە هەڵەسێت ئێمە پێشکەشی ئەوانمان کردێتەوە. باشە وەکو خانمێک تا چەند خۆشحاڵە بێگەرم ئیشانە با بڵین لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە پێشکەش بە هەندێک لە بەڕێوەبەرەتی گشتیەکانی خود لە شوێنە گشتیەکان بکرێت و خۆت ئەگەر بەسەدفە سەردانی و شوێنە بکەیتەوە کارەکەی خۆت ببینی. جێ شانازیە جێ شانازی ئیشەکانمان لە هەر دایرەیەک بێ لە کوردستانە ئێمە شانازی پێوەکەین و خۆشبەختانش هەمانە من زۆرێک لە ئیشەکانمان لە دایرەکانە لە پەروەردەیە لە شارەوانیە کە ئیشی سمپۆزیۆم کردو پێشکەشم کردوون کە ئەسمۆ ئەیبینم شانازێکی گەورەیە بۆ ئێمە هونەرمەندان. خاتوگۆنا خۆی پێشنگاکە بۆ 8 مارس بوو بەڵام بۆچی و کاتە نەکرایەوە بۆ لە ئێستا بڕیارتان ناکە پێشنگاکە بکەنەوە بەڕێوەی بینەرانە؟ خۆی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری خۆیان وا بەنیاز بوون لە ناو خۆی خۆیانە ئەو کۆمەڵ هونەرمەندی کە لە ستافی خۆیانە ئەم چالاکیە بکەن و بە بۆنەی 8 مارسەوە تەقدیمیکەن. ئیترەوە بوو تاجیلیان کردو بوو بیریان لەو کردبووە بەرفراوانتریکەن و خانمانی شێوەکان لە دەرەوە بانهێشتینا و کارەکە بکەن لەبەرەوە تەجیل کراو لە مانگی 6 ئێمە ئیشەکەمان بەڵام ئارزەکەی بۆیە خرا ئێرە لەبەرەوەی ئێستا خۆتەزانی قاکان ئێستا هیچی فێنکەرەوەیکی وای نییە و کاتەکەش زۆر گەرم بووتیان لە مانگی نوێ تۆزی جەوەکە خۆشترەوێ لەبەرەوە کارە لەبەر ئەوە بە هیوای کاری باش و کاری جوانتر بۆ ئێوە بۆ هیوایم کە هەمیشە لە کاری باشترا بتان بینم و فڵچە و دەستی ئێوەش هەمیشە کاری ئاواجان پێشکەش بە چای بینەران بکە. سپاس بۆ تۆ خاتوگۆنا. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کەناڵە جوانەکەتان زۆر خۆشحاڵ. سپاس بۆ خاتوگۆنا محەممەد شێوەکار کە لەم بەشایە لەگەڵمان بوو بۆ هیوایم کە بینەری ئەم کارە جوانانە بن بۆ تا کارێکی تر خواتان دەکەم.